لێتان پرسیوی نێوەچین ئەوەش وەڵام دەنگی قورئان چەکی خەبات کێوی کۆڕێ و بالیسانین بەرگ و نانی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین. بەڕێزان پێکەوە گوێ لە وتەی بەڕێز کوردستان حەمە ڕەشید بەرپرسی مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵی دادگەری دەگرین با بفەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری، بەڕێزان ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری، بەڕێزان سەرجەم میوانانی خۆشەویست، بەڕێزان ئەندامانی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پیرۆز بێت هەنگاوی نوێتان لە بەستنی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و مانەوە بەردەوامیتان لە پەروەردە و پێشەنگیتان کە هەردەم دروشمی کۆنگرەکەتان بووە. بەڕێزان خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە مەکتەبی قوتابیان و لاوان کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەرکەوتوانە لە هەنگاوی نوێبوونەوە و لە هەنگاوی نێبوونەوەی خۆیدایە لە کات وستاتی دیاریکراوی خۆیدا کۆنگرەی خۆی بە میکانیزمێکی نوێوە توانی ببەستێت. بەڕێزان ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سێ سۆنگەی جیاوازەوە دەخەمە ڕوو بۆ بەڕێستان. سەرەتاش باسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە دیدی دەرەوەی خۆمان و پاشان پێگەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناو کۆمەڵی دادگەری و پاشانیش ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ئەندامانی نێوخۆی کۆمەڵی دادگەری. خاڵی یەکەم سەرەتا بۆ دەرەوەی خۆمان ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێوەی بەڕێز کە ئەندامی ئەو ڕێکخراوەن لە ماوەی ڕابردوودا توانیتانە سەرکەوتوانە لە پێگە و شوێنی ئەو ڕێکخراوەدا دڵی ئەو ڕێکخراوەدا بمێننەوە و توانیتانە سەرکەوتانە پێگەی ئەم ڕێکخراوە لە دڵی تاک بە تاگی فێرخوازانی قوتابیانی هەرێمی کوردستاندا بکەنەوە. ئەگەر ئێستا ڕاپرسێک بکرێت لە نێو خوێندکاراندا ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پێشەنگی ڕێکخراوە دیارەکانی هەرێمی کوردستاندا دەبێت. کەواتە ئێمە لە ماوەی ڕابردوودا بە ئیمکانیەتێکی کەمەوە توانیمانە پشتبەست بە و قووەت و ئەو مادە معنەوی کە هەمان پێکاتۆ لە ئێوەی ئەندامانی کارەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیتانە سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بێنن. بەڕێزان پێم خۆشە هەمووتان دڵخۆش بن بەوەی کە ئێستا لەم پرۆسەیەدا لەم سەرکەوتنە گەورەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا وێڕایی ئەو هەموو ناڕەحەتیانی لە بوونی قەیرانی دارایی و قەیرانی تەندروستیش کە هەبوو لە نێو هەرێمی کوردستاندا توانیتانە سەربەرزانە پێگە و جێدەستی خۆتان دیار بێت لە ناو کۆمەڵی دادگەری کوردستاندا. خاڵی دووهەم دەربارەی پێگەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناو کۆمەڵی دادگەریدا پێم خۆشە ئەوە بخەمە ڕوو کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ماوەی 4 ساڵی لە ماوەی ڕابردوودا مەڵبەندێکی دروستکەری پێگەیاندنی سەرکردە و کادێری نەوعی و نمونەیی بووە لە ناو کۆمەڵی دادگەریدا. خاڵی سێهەم پێگەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ناو حیزبدا بە جۆرێک بووە کە هەموو لایەک قەدەرگیر بوون لە پێزانینان هەبوو بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان و جێدەستی ئەم ڕێکخراوە دیار بووە لە ناو کۆمەڵی دادگەری کوردستاندا. لە کۆتاییشدا دەمەوێت بیرتان بخەمەوە کە ئەم ڕێکخراوە توانیوێتی بۆ ناوخۆی خۆی و بۆ ئەندامەکانی خۆی خزمەتێکی بەرچاو بکات. هەر ئێستا بەستنی ئەم کۆنگرەیە و ئەم گەرمگوڕەی کە بەدەم ئێوەوە هەبووە کە لەم زروفەدا بتوانین کۆنفرانسەکان بە جۆرێک تێپەڕین کە لە ماوەی 11 ڕۆژدا 16 کۆنفرانس ئەنجام بدرێت سەرکەوتوانە لە سەرجەم ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا. لە کۆتاییدا دووبارە سوپاس و پێزانینم هەیە بۆ بەردەوامی ئێوە و بۆ توانا و کارکردنتان بۆ گەرمگوڕیتان لە بەشداریتان لە کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. داواکارم لە خوای گەورە بەرەکەت و سەرکەوتن بخاتە ئەم کۆنگرەیە و ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە کۆنگرەیەکی سەرکەوتوو پڕ لە بڕیاری چاک و کاریگەر بێت. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.